نهنئ الشعب الكردي في هذه الأيام المباركة. سەرەتا بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە گەلی کورد دەکەین لە خوای گەورە داواکارین بیکاتە ماوەی خێر و خۆشی بۆیان. کوێیت لە سەرەتاوە تا ئێستاش بەردەوامە لە هاوکاریکردنی کەسوکاری شەهیدان کە لە پێناوی پاراستنی کوردستاندا گیانی خۆیان کردە قوربانی. تاکید دەکەینەوە کە کوێیت بەردەوام دەبێت لەسەر کارە مرۆیەکانی بۆ کەسوکاری شەهیدان. ئێمە هاوکاری هێزی پێشمەرگەمان کردووە و بەردەوام ئەوەشمان وتووە کە هێزێکە پاڵەوانی سەرکەوتنەکان و بەردەوام لە بەرامبەر زوڵم و ستەمکاریەکانی داعش وەستاوە. ئەوان پاڵەوانی ڕاستەقینەن و لە خوای گەورە داواکارین ئەوانەی گیانی خۆیان بەخت کرد بە شەهید ئەژماریان بکات. شهداء عند الله العلي القديم وأن يرزقهم فسيح جناته. لا نحن مستمرين في المساعدة. ئێمە لە هەموو بوارەکاندا بەردەوامی لە هاوکاریکردن و لەسەر ئەم کارەش نەوەستاوین و زۆر جاریش لە پێناوی کارە مرۆیەکان دەستبەرداری پلە و پۆستی خۆمان بووین. کاتی زۆرمان تەرخان کردووە بۆ ئەو مەبەستە. بۆ نمونە ئەوە تا لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزاندا لە هەڵەبجەین بۆ بەشداریکردن لە ڕێوڕسمی جەژن لەگەڵ هەڵەبجەیەکان. تاکیدیش دەکەینەوە کە بەردەوام هاوکاریان دەبین.